پێچەوانەی ڕەوت و حیزب عەلمانیەکان کە بە پیلان کار بۆ هێنان و گەشەپێدانی بۆنە و کولتورە بێگانە و نامۆکان دەدەن، هێز و ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان لە پەروەردەکردنی تاقەکان و گرنگیدان بە بەها کولتورە ڕەسەنە کوردی و ئیسلامیەکان بەردەوامن. لەو چوارچێوەیەدا ئەنجومەنی شارەزووری کۆمەڵی دادگەری شەوێکی عیرفانی ڕێکخست. ئەنجامدانی ئەم چالاکی ئیمانیە لە کاتێکدایە لایەنەکانی دیکە بەردەوام بە پاساوی شەوی سەری ساڵ و بۆنە و ئاهەنگە هاوردەکراوەکان کار بۆ بەلاڕێدابردنی تاقەکانی کۆمەڵگە و بە تایبەت گەنجان دەکەن. ئەمڕۆ کە 27 دوانزەی ساڵی 2023 و خەڵکانێک ئێستا سەرگەرم و سەرقاڵی ئاهەنگگێڕانن بە بۆنەی سەری ساڵەوە، هەر یەک بە جۆرێک و بە ئوسلوبێکی خۆی خۆمان ئەگەر بەراوردکەین بەوانە ئێمە هاتوین ڕوومان کردووەتە شوێنێکی پیرۆست کە شوێنی لەبەرکردنی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بۆیە تەوەسل ئەکەین بەم عەمەلەمان لەم کاتەیە کە خوای گەورە لێمان وەربگرێ. وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين. ئەما ئاەتانە بۆ ئەوە باسەکا بۆ ئێمە بە تامەزرۆییەوە هەوڵ بۆ ئەو بەهەشتە بدەین و بە خەمەوە بین بۆ بەدەستهێنانی. وەکوە فەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون. دەبۆم بەهەشت و بەدەستهێنانی ڕەزامەنی خوا و بۆ ئەو بەهەشتە خۆشانە، بۆ ئەو کانیاوانە، بۆ ئەو دار و سێبەرانە، بۆ ئەو ناز و نیعمەتانەی بەهەشت منافەسە بکەن. بە پاساوی بەسەربردنی کاتێکی خۆش لە بۆنە و ئاهەنگە هاوردەکراوەکاندا ڕێگە خۆش دەکرێت بۆ تێکەڵی نێوان هەردوو ڕەگەز و کێشان و خواردنەوەی شتە قەدەغەکرا و حرامەکان. بەڵام لە بەرامبەردا حیزبە ئیسلامیەکان و بەتایبەت ناوەندەکانی کۆمەڵی دادگەری بەردەوام لە بەرامبەر ئەم هەڵمەتانە داوەستاونەتەوە و چین و توێژەکان لە دەوری پرۆژە و بەرنامەی سودبەخش کۆ دەکەنەوە. ئەم مجلیسانە برایانی بەڕێز مامۆسایانی ئازیز ضرورەتێکی ژیانە بە تایبەت بۆ ئێمە ئیماندار، چونکە خۆراکی ڕۆحە. ئێمە هەمیشە چۆن جەسەدمان ماندوو دەبێ بەخوا ڕۆحیشمان ئاوە ماندوو ئەبێ، تووشی ناڕەحەتی ئەبین، پێویستمان دایمەن بە کات و ساتێکەیە، بە وێزگەیەکەیە، بە مەوقیفێکەیە، بە زەمەنێکەیە کە تێیدا ئاسوودە ببین، کەمێک بگەڕێنەوە خزمەتی خوای پەروەردگار و ڕۆحمان لە خزمەتی ئەو وێزگا بێەوە، لە خزمەتی ذیکری ئەوا بین. ئەو بۆ دنیا بەسەر نەچوو نەگۆڕا. شەوە عیرفانیەکەی ئەنجومەنی شارەزوور ساڵانە بەڕێوە دەچێت و تێیدا ئامادەبووان بۆ ماوەیەکی زۆر بە گوێگرتن لە وتار و سرود کاتەکانیان بەسەر دەبن تا لەو ڕێگەیەوە ڕەزامەندی و لێخۆشبوونی خودای گەورە بۆ خۆیان بەدەست بهێنن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزوور.